الباجار هانوفر ألمانيا حشت آدار ساعت 11 و مشک گرسایی ورل دارخستن جنین لهانوفر بریا پیامین فيديو بانگا تفلی بونا مشان کرن. Özgür ve örgütlü kadın statüsü için şimdi kadın zamanı. 8 Mart'ta saat 12.30'da Hannover Hauptbahnhof'ta buluşuyoruz. بەبوونی هەشتی مارسەوە پیرۆزبای لە ژنانی کوردستان دەکەم و هیوای سەرکەوتن بۆ گەلی کورد بۆ پیرۆزبای لە دایکانی شەیدانەکەم دایکانی ئەنفاکراوەکان هیوادارم لەم ڕۆژەدا لە هەشتی مارس ژنانی هانۆڤەر بەشدار بن دایکان بەشدار بن لە ئاهەنگێکی پرجۆش و خۆش لە هانۆڤەر لە هەوتبانۆف سەعات 12 کۆبوونەوە و هیوای سەرکەوتن بۆ گەلی کورد ژن ژیان ئازادی دەم بەشەڤەڵی هێژان هەشتێ ئادارێ سەعات 12 و نیڤاندا هەنۆفەر هەببانۆفێ ئەم بەهەڤرە بمەشن ژن ژیانە ژن و ژیان بقەدرە بقیمەتە بڕومەتە ji بۆی ڕومەتێ خۆ ئەم بەهەڤرە بمەشن سەرکەفتن وەرن ئەم بەهەڤرە هەشتێ ئاداری لە هەنۆفەر سەعات 12 پیرۆز بکەن ژن ژیان ئازادی